تیمی ژینگەی ڕێکخراوی ئازادبوون لەژێر دروشمی ئەو خۆراکەی تۆ دەیخۆیت بەشە هەر گەورە کراوە. ماوەی مانگێکە هەڵمەتێکی هۆشیاری دەست پێ کردووە. لە درێژی کار و چالاکیەکانیدا کۆمەڵی سیمینار و گفتوگۆی کراوەی ئەنجام داوە لەسەر زیانی پێنی کیمیایی و قڕکەری کشت و کاڵی لەسەر مرۆڤ، لەسەر مێرووەکان، لەسەر سەرچاوەکانی سروش، بۆ ئەوەی کە ئاسی هۆشیاری خەڵک بە شێوازێکی گشتی بەرز ببێتەوە و چۆن وا بکەین جوتیارەکانیش بگەڕێنەوە بۆ کشت و کاڵی سروشتی، واتە تۆیەکی خۆمانە کە ساڵانە جوتیار لە بەرهەمی خۆماڵیەوە بنەتۆوی هەڵەگرتەوە، لە هەمان کاتا بە ڕێگە نەریتیەکە کشت و کاڵی ئەکرد و چۆن هەندێک ڕێگەیەکی بەکارهێنا بۆی قڕکەری کیمیایی بەکار نەهێنێ. ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئومێد ئەحمەد حەمە ئەکەین و بابەتێکمان پێشکەشەکە بە ناوی کشت و کاڵی ئۆرگانی و ئامانج و شێوازەکانی. مامۆستا ئومێد ئەندەزیاری کشت و کاڵە، ماستەری لە مایکرۆبایۆلۆژی خاک هەیە، کۆلێژی کشت و کاڵی زانکۆی سلێمانی لە ساڵی 2002 تەواو کردووە. هەڵگری بڕوانامەی ماستەرە لە زانکۆی کوردستان لە شاری سنە لە ساڵی 2022. بۆ ماوەی 14 ساڵ بەرپرسی دەمامگەی سیروان بووە و بۆ ماوەی 3 ساڵیش بەرپرسی بەشی کشت و کاڵ بووە لە بیارە. کتێبێک و دوو نامیلکەی لە بواری کشت و کاڵدا چاپ کردووە. لەگەڵ ڕێکخراوە کشت و کاڵی و نێودەوڵەتەکان کاری کردووە. لەوەش ئەو ڕێکخراوانش ڕێکخراوی ڕیچ، جێی ئایزێت و هەروەها مناڵپارێزی کوردستان. ئەو بابەتەی کە ئەمڕۆ کاک ئومێد بۆمان باسەکە، مامۆستا ئومێد بۆمان باسەکە وەکو یەکێک لە ڕێگا پێشنیارکراوەکان وایە بۆ ئەوەی خەڵک ئەمڕۆ یان جوتیار ئەمڕۆ دوور کەوێتەوە لەو ڕێگەی کە پێی ئەوترێ ڕێگەی نوێ لە کشت و کاڵکردن یان بە ناوی کشت و کاڵی پیشەسازی یا کشت و کاڵی مۆدێرنەوە بە مرۆڤی ئەمڕۆ ئاشنا ئەکرێ، بەڵام زیانەکانی زۆر زیاترە لەو بەرهەمەی کە ئەیبەخشێ بە مرۆڤ. ئەمڕۆ مامۆستا بۆمان باسەکە کە کشت و کاڵی ئەندامی چییە، چۆن دەست پێ بکەین بە جێبەجێکردنی شێوەکانی چییە و ئەو ڕێگایانەی کە یاساغن کە نابێ بەکاربهێنرن. ئێمە زۆر سوپاسی مامۆستاکەین کە ئەو ئەرکی کێشاوە و لە هەڵەبجەوە هاتۆ بۆ ئێرە و بابەتێکی زۆر گرنگمان پێشکەشەکە. دوایی کە ئەو بابەتەکەی پێشکەش کرد، ئێمە 35 بۆ 40 خولەک کاتر هەیە، کەمتریش بێ، زۆر ئاساییە. دواتر ئێمە دەستەکەین بە گفتوگۆی کراوە، هەر پرسیار و ڕاوسەرنجێکتان هەبێ پێمان خۆشە گوێتان لێ بکرین. فەرموو مامۆستا. سپاس. بسم الله الرحمن الرحیم. انشاءالله ئەم ئێوارەیە ئەتوانین باسی کشت و کاڵی ئەندامی بکەین. من هەرگیز حەزم نەکردووە لە کاتی دانیشتنمان لەگەڵەوانی کە قسە یەکەم هەر من قسەکەر بم و ئان گوێگر بن. حەزم کردووە دائیمە ینی بەردەوام بە یەکۆ قسە بکەین، بۆی هەر سەرنج و تێبینیەکە بوو لە کاتی خۆی ئێمە باسی بکەین. ینی خۆش نییە کەسێک وەکو مامۆستا دەرشەرح کات و ئانی وەکو تەلبەت دانیشتن گوێ بکرێت. خۆشە گفتوگۆ زیاتر بکەین لەگەڵ یەکە. ئەمڕۆ باسی کشت و کاڵی ئۆرگانیەکەین. کشت و کاڵی ئۆرگانی لە ئینگلیزیە زۆر ناوی هەیە. کشت و کاڵی ئۆرگانی پێڵێن هەر بە ئینگلیزیش، و پێڵێن ئۆرگانیک فارمەر یا پێڵێن ئۆرگانیک کاربۆن. ئۆرگانیک کاربۆن یا فارمە کاربۆنشی پێڵێن ئەوانەی کە ئەتوانن کاربۆن تەسبیت بکەن لە زەویە و زەوی ببوژێننەوە. ئەگەر ئێمە باسی پێناسەکەی بکەین، پێناسی کشت و کاڵی ئۆرگانی چییە، کشت و کاڵی ئەندامی چییە؟ کشت و کاڵی ئەندامی ئەو کشت و کاڵەیە ئەو بەروبوومەی بەرهەم ئەهێنرێت بە 4 خصوصیاتی دیاری کراوە. یەک، نابێ قڕکەری کیمیایی بەکاربهێنرێت. دوو، نابێ پێینی کیمیایی بەکاربهێنرێت. سێ، نابێ تۆیەک دەستکاری جیناتی کرابێ بەکاربهێنرێت. چوار، نابێ زێرابی شارەکان بۆ ئەم کشت و کاڵە بەکارهێنرابێت. هەر کشت و کاڵی ئەم 4 خصوصیاتی تیا بوو ئێمە پێڵێن کشت و کاڵی ئۆرگانی. هەر کەسێک بیەوێ لە کشت و کاڵی باوە بچێتە کشت و کاڵی ئەندامی ئەبێت 4 ساڵ تا 3 ساڵ تا 4 ساڵ لەژێر ئەزموو نابێت تاوەکو دەرەچێ. ینی 4 ساڵ پێش ئەوەی دەستکەی بە کشت و کاڵی ئەندامی ئەبێت زەویەکەت کەشف بکرێت کە هیچ جۆرە پەیینێکی بۆ بەکار نەهێنا، کە هیچ جۆرە قڕکەرێک بەکار نەهێنراوە. لەوە چێمە باسکەم بڵێن باشە کە ئێمە کشت و کاڵ ئەکەین بەم 4 خصوصیاتی کە باسمان کرد، ئەی کشت و کاڵ چۆن بەرهەمیەت
هەمومان لەوچێک کەم تا زۆر لە ناو کشت و کاڵا بین ئایا ئەکرێت کشت و کاڵێک بەرهەم بێنرێ ئەم چوار خصوصیاتی تیانە بێت ئەکرێت بەڵام ئەی چۆنە زەحمەتە یعنی ئەبێت هەموو خطواتەکانی هەموو ئەو ئیشانەی ئێمە بۆی هەڵبێنین ئەو هەنگاوانەی بۆ هەڵبێنین تا ئەوەی ئێمە بتوانین بچینە کشت و کاڵی ئۆرگانی جێگرەوە مادە زیان بەخشەکان ئێمە مادەی زیان بەخشمان هەیە یا پەینی زیان بەخشمان هەیە چۆن ئەکەین بە زەوی ئێمە یەکەم دانەیان جێگرەوەی پێینی کیمیایی ئایا ئێمە توانین پەینی کیمیایی بەکارنێنین خاڵی یەکەم ئێمە توانین لە کشت و کاڵە پەینی ئەندامی پەینی کیمیایی بەکارنێنین ئەگەر ئێمە نەمانتوانی پەینی کیمیایی بەکاربێنین ئەی چی بەکاربێنین چۆن ئەتوانین ئێمە زەویەکانمان ببوژێنینەوە ئەگەر پەینی کیمیایی نەبوو یەکێک لەوانە ئێمە لە کشت و کاڵی ئەندامیا کە زۆر پشتی پێبەسین پەینی ئەندامی بەکارێنین پەینی ئەندامی بریتیە لە پاشەڕۆی ئاژەڵ مەڕە بزنە مانگایە مریشکە گەڵای درەختەکانە لە قوپۆپی درەختەکانە بەم شێوە ئەتوانین ئێمە کۆمەڵی گۆڕانکاری بەسەرا بێنین ئەویش هەمومان نەزان دروستکردنی پیتمۆس چۆنە لێرە ناکرێمە بۆ بردی باسی دروستکردنی پیتمۆس بکەین چۆن پەینە داواجنەکان چۆن بگۆڕین بە پەینێک کە ئێمە بتوانین ئیسفادەی لێ بکەین پەینی مەڕوو بزن چۆن بتوان بیکەین بە پەینێک ئیسفادەی لێ بکەین زۆر جار قسەمان لەگەڵاکرێ ئەڵێن گوایە ئێمە ئەو پەینی مەڕوو بزنە هەمانەیە ئەو پەینی مریشکە هەمانەیە ئەتوانین ڕاستەخۆ بەکاری بێنین بۆ زەویەکانمان ئەکرێت ئێمە هەمیشە ئەڵێن ئەم پەینە ئەگەر بەکاری بێنی شمشێرێکی دووسەرەیە چەندێک سوودی هەبێ ئەوە زیانی هەبێت چونکە ئێمە لە نێوان خۆمان و مرۆڤ و ئاژەڵە نەخۆشی مشتەرەکمانەیە زۆر جار ئەو نەخۆشیانە لە ڕێی پەینە و پاشەڕۆی حیوانەکانە بۆمانە گۆزێتن بۆ ناحەقلەکان ئێمەش ئەو بەروبوومەلی کە ئەکەوێتە سەری بەروبوومی خۆراکین زۆر جار ئەو بەروبوومە لەگەڵ و پەینا تێکەڵە بێت لەوە چێک کەسەکە تووشی نەخۆشی خراپ بکەن نەگەیانی زیانی پەینەکە چەندێکە پەینە کیمیایەکە ئەم لەوە زیانەکەی دوو قات بێت چونکە جاری وایە نەخۆشیەک لە پەینەوە نەقڵە بێت یان زۆر جار ئەو بژارەی کە لە پەینی حیوانیەوە بە تایبەتی مەڕوو بزن ئەو پاشەڕۆی کە هەیانە زۆر جار لە باتی بێتە خێر بۆ زراعە دەبێتە شەڕ بۆی چونکە مەعیدە و گەدەی حیوانی ورد وەکو حیوانی گەورە نیە لە گەدەیە تۆوەکان لە ناو بچن یان نەخۆشیەکان لە ناو بچن بە مەرحەلەیەکی قورسا تێپەڕێت بە مەرحەلەیەکی خێرا تێپەڕێت پەینی پشقەڵی حیوان زۆر جار پڕپڕە لە بژار یعنی جاری وایە 30 ساڵێکی هەر بەردەوام بژار ئەبێ ینی بکرێ بە پیتمۆس تا ئێوە بتوانین ئێمە لە کشت و کاڵی ئۆرگانیا بەکاری بێنین ئەم پەینە کە ئەیکەین بە زەویەوە لە یەک ڕۆسوودی نییە ئێمە پەینی کیمیایی کە بەکاری هێنن لە یەک ڕۆسوودی هەیە ئەویش چییە وزە و خۆراک ئەدا بە ڕووەکەکە بەڵام پەینی ئۆرگانی پەینی ئەندامی ئەتوانێت لە ڕووی فیزیاییوە لە ڕووی کیمیاییوە لە ڕووی مایکرۆبایۆلۆژیوە زەویەکە ببوژێنێتەوە ئێمە زەوی قورسمان هەیە بە پەینی ئۆرگانی ئەتوانێت زەویەکە بکەین بە زەویەکی فشەڵ کە ئاو کەمتر بەخۆی بگرێت بۆ زەوی فشەڵ بەکارێنین بۆی ئاو بەخۆی بگرێت بۆ ئەوەی کە زەوی کەڕق نەبێ بلکێ بە یەکا ئێمە پەینی ئۆرگانی بەکارێنین بۆ ئەوەی کە توخمی خۆراکی تیاوێ بەڵێ توخمی خۆراکی تیا ئەتوانێت زۆر بە باشی سوود بگەینە بەڕۆکە هەرچەنە ئەم توخمە خۆراکیەکانەوە خۆراکی مادە کیمیاییەکانی زۆر بە خێرایی وەری بگرێت بەڵام لەگەڵ ئەوەشا توخمە خۆراکی سیستەنە بڵە یعنی زۆر دەوامدارە یعنی بە کوردی بڵێن دەوامدارە لە زەویە ئەمێنێتەوە لە زەویە بەڵام پەینە کیمیاکە زۆر بە خێرایی ئەشۆرێنەوە و وەک کێشەمان بۆ دروستەکەن ئەگەر لە ماوەیەتان لێ بوو بێت کێشەی دروست کرد بوو لە هۆڕ و زۆنگاوەکانی جنوب کە بوو بەهۆی کوشتنی ڕێژێکی زۆر لە ماسی ئەمەش بۆچی چونکە ئێمە ئەو مادانە بەکاری هێنین مقدارێکی کەمی ڕۆک وەریەگری ئەوی تری ئەچێتە ناو ئاوە کە چووە ناو ئاوە ئەڕاتە ناو هۆڕ و زۆنگاوەکان لێ چییە ئەبێتە هۆی زیادبوونی قەوزەش چی سەرفەکە ئۆکسیژینی ئاوەکە سەرفەکە ئۆکسیژین سەر بوو ئۆتۆماتیکیان ماسیەکان ئەکوژێت یعنی لێرە و ئێمە پەین بەکارێنن لە هۆڕەکان زیانی خۆی هەیە ئەمە یەکێک لە ڕووی مایکرۆبایۆلۆژی ئەمە یەک دنیا کەڕوو بەکتریای سوود بەخشمانەیە کە لە ناو پەینە ئۆرگانیا زۆر جار نەخڵە بێتە خاکەمان ئەبێتەوە سەبەبی بوژانەوەی خاکەکانمان کە ئێمە زۆر جار لە بەرچاومان نییە ئەو کەڕوو بەکتریا چەند سوود بەخشن تاوەکو لە دیراسەیەکە خوێنیتەوە کە ساڵانە لە هکتارێکە 20 تا 40 کیلۆ پەینی نایترۆژینی و چەندێ فسفۆر و چەندێ پۆتاس ئەگەڕێنەوە بۆ خاک لەگەڵ ئەوە توخمە خۆراکیە دەگمانەکانی تریش
یەکێتر لە جێگرەوەی پەینی کیمیایی پەینی سەوزە. پەینی سەوز چییە؟ پەینی سەوز بریتیە لە هەڵگەڕانەوەی یا کێڵاندنی ڕووەکە پاقلەمەنیەکان. ئێمە زەویەکمان هەیە ئەمانەی ئیمساڵ نەیکەین بە هیچ، بەڵام لە ماڵەوە نیسکەنەوە کە شتێکی زیاوەمان هەیەکەین بە زەویەکە و لێ ئەگەڕێن هەتاوەکو گاتە قۆناغی گوڵکردن. لە سا 75 چووە قۆناغی گوڵکردنەوە ئەو کاتە ئیشێڵین بە زەویەکە کە لە کاتی کێڵانەکە ڕێژەیەکی زۆر لە نایترۆجین ئەگەڕێنەوە بۆ زەویەکە، لەگەڵ مادەی ئەندامی بۆ گەڕێنەوە بۆ زەویەکە. لەگەڵ ئەوەشە پەینی سەوز بە حکمی ئەوەی کە لە مەرحەلەی قەرسیلیایە، قەرسیلە نەبووەتە دار، نەبووەتە دار، زۆر بە خێرایی شیە بێتەوە لە ئەرزەکە. بەکتریا زۆر بە خێرایی ئەتوانێت، چونکە نسبەی ئۆکسیژین عەفو نسبەی کاربۆنی بەرامبەر نایترۆژینی تا ڕادەیەک یەکسانە، یعنی ئەو ڕێژەیە کە بەکتریا ئەتوانێت شی بکاتەوە. ئێمە زۆر جار فەلاک لێی ئەومان لێکاڵی ئێوەڵێن قەرسیلی ناو گەنم مەسووتێنن، بەڵام هێشتنەوەی قەرسیل لە ناو گەنما دوایەکە ئەبێت هۆی چی لە گەنمەکە گەنمی دوای خۆی ئەبێت هۆی زەربوونی گەنمی دوای خۆی. بۆ چونکە ئەو بەکتریا CN نسبەی کاربۆن بۆ نایترۆجینی بە حاڵەتێکە 1/20 لەوە دەرچوو نسبەی کاربۆنەکە 20 نایترۆژینەکە لەوە زیاتر بوو کاربۆنەکە چووە 40 و نایترۆژینەکە 20 مەجبورە بێت چی بکات؟ نایترۆژینی زەویەکە بەکاربێنێت. بۆیە دوایێت دائیمەن پاش ئەوەی کە زەوی ئەکێڵی بە پوش و پەڵاش گەنمی دوای ئەو زەر دەبێت، بۆ چونکە ئەو نایترۆژینەی لە زەویا بووە بەکتریاکە بەکاری هێناوە بەشی بوونەوەی ئەو قەرسیلەی ناو زەویەکە یا ئەو پاشەڕۆی ناو زەویەکە. بەڵام لەم قۆناغا نسبەی کاربۆن بۆ نایترۆجینی 20/1 ڕێک ئەو ڕێژە تایبەتەیە کە بەکتریا توانێت شی بکاتەوە، هیچ نایترۆجینی زەوی بەکار نایێنێ بگرە نایترۆجین بۆ زەویەکە زیادەکە. ئەمە پەینی سەوز کە ئێمە توانین کە فەلا ئەڵێت زەحمەتە پەینی حیوانی بکەم بە زەویەکە، بەڵام خۆتوانێت لە پایزە ئەو بەروبوومانەی بک بە زەویەکە و لە بەهارە بیشێڵی پێوە بەوە توانێت نسبەی مادە ئەندامی زەویەکەی زۆر بە باشی بباتە سەرەوە کە ئێمە لە دوای ئەوە بتوان بەرهەمی تر بچێنین و ئەو نەپێویستی بە پەینی شیمیایی نەبێت. یەکێکی تریان کە ئەمەی جێگرەوەی پەینی کیمیاییە ڕۆکی داپۆشێنەر. ئێمە کەڤەرکرۆپی پێڵێن لە ئینگلیزیەکە، ڕۆکی داپۆشێنەر. ئێمە جاری وا هەیە زەویەکەمان هیچ بەروبوومێکی تیا ناکەین، بەڵام ئەی شێڵین هیچ ڕۆکێکی تیا نییە. ئەم ڕۆک نەبوونە لە زەویە لە زەوی تەختا تا ڕادەیەک باشترە، بەڵام لە زەوی لێژە ئەبێتە هۆی داشۆرانی بەهۆی یا ڕاماڵینی بەهۆی چیوە؟ بەهۆی بارانەوە، بەهۆی ڕەشەباوە، بەهۆی ئەو کەسانی کەسێک بۆ شوێنە حرەکەتەکە و ئەکات ئەو توخمە خۆراکیە باشانەی لە زەویەکەی هەموو بڕۆنە بەشی خوارەوەی بەشی سەرەوەی زۆر بێپیتەمێنێتەوە. ئێمە ئەزانین زۆر شوێنی حەساسی زەوی لە 0 تا 30 زەویەکەیە. ئەوەی حەچی چالاکی ڕۆکە لە دنیا لەم تۆزە شوێنایە 0 تا 30. ئێمە جاری وایە 5 زەویەکە هەموو چالاکیەکانی تایە. ئێمە جاری وایە ئەو لە ساڵ ئەو 5 زەوی ئەو 5 سانتیمەتری زەوی زۆر جارە داشۆرێت بەهۆی ڕەشەباو بەهۆی باران بارینی ئەوانەوە. لەبەر ئەوە چاندنی ڕۆکیە کە تۆ ئیسپادەت پێ نەبێت بیکەی بە زەویەکە بیپارێزێت لە وەرزانەی کە بارانە بارێ یا ئەو وەرزانەی کە گەرمە ڕۆکەکەت ئینتاجی زیاترە. ئێمە لەوە چێ بپرسن بڵێن ئێمە لە زەویە جاری وا هەیە بە قسەی عیلم ئەڵێ نۆک و ڕۆکە پاقلەمەنیەکان سوودیان زیاترە وەک لە ڕۆکی تر بۆ زەوی. ئەمە قسەیەکە جێگیر بۆ حتمیە وایە، بەڵام زۆر جار ئێمە زەویەکەمانەکەین بە بۆیسان یاکەین بە کاڵەک یاکەین بە ترۆزی یاکەین بەو شتانە زۆر لە نۆکەکە سوودی زیاترە بۆ زەویەکە. بۆ چونکە بۆیسانەکە تا تەمەنێکی زیاتر زەویەکە ئەپارێزێ لە تیشی خۆر. ئەگەر نۆک تاوەکو کۆتایی مانگی 6 بێت ئەو نزیکی تا مانگی 8 درێژە بێتەوە کاڵەک و هینەکە لە زەویەکە کاڵەک و درۆزیەکە. بەو پاراستنەی کە زەوی ئەپارێزێت لە تیشکی خۆر ئینتاجی ساڵی دواتری ئەو زەوی کە بە کاڵەک و ترۆزیە شێنرێ باشترە لەو زەوی ئەوە شێنرێ بە نۆک. ئەمە دەلالت ئەوە کات پاراستنی زەوی لە تیشکی خۆریا لە ڕاماڵین چەند کاریگەری هەیە لەسەر بەرهەمی دواتر. بۆیە ئەگەر زەویەکتان هەبوو و نەتان کرد بە هیچ
بیکەن بە بەرهەمێک ئەگەر هەڵیشی نەگرنەوە بەس زەویەکەتان بپارێزێ لە ڕاماڵین بە باران یا بەرکەوتن تیشی خۆر ئەتوانێت خۆراکێکی باش بۆ زەویەکەتان بگەڕێتەوە ئەتوانێت لە بەرهەمی ساڵی داهاتوودا ئەنجام و نەتیجەی خۆی ببینن. شتێکی ترمان هەیە بۆ جێگرەوەی پێینە کیمیایەکان ئەویش سووڕی کشت و کاڵیە. بەڕاستی بەداخەوە یعنی لە وڵاتی ئێمە کاتی خۆی باو باپیرانمان زۆر بە چاکی ئەمەیان بەکارەهێنا، یعنی زۆر زۆر بە چاکی ئەیانتوانی سووڕی کشت و کاڵی بکەن. یعنی ساڵێک زەویەکەیانە کرد بە گەنم، ساڵێک ئەیان کرد بە نۆک، ساڵێک ئەیان کرد بە تووتن، ساڵێک ئەیان کرد بە لۆکە، ساڵێک بە گڵۆبەڕژە، اینجا دووبارە هاتەوە بۆکەن. ئێمە ئەوە من ئاگادار موابزان نزیکی 25 ساڵ تا 30 ساڵە بەردەوام ئێمە زەویەکانمان بە چیەکەین؟ گەنم، هەر گەنم گەنم گەنم، ئیتر هیچ بەروبوومێکی تریتیانی. ئەم زەویێش بێتاقەت بوو لە گەنم. بۆ؟ چونکە ڕێگی گەنم یەک جۆر بڵاوە بێتەوە، ڕێگی گەنم یەک جۆر توخمی خۆراکی ئەوێت، ڕێگی گەنم یەک جۆر نەخۆشەکەوێت، ڕێگی گەنم بە یەک شێوە توخمی خۆراک ڕائەکێشێ، ڕێگی گەنم یەک جۆر پەیوەندی هەیە لەگەڵ بەکتریا. کەواتە ئەوانەی کە لە زەویان ساڵی وا هەیە بەهۆی ئەم نەبوونی دەورە زراعیەوە، ئەم سووڕی کشت و کاڵەوە نەخۆشیەکەیە لە شارە زوور باوە، بەڵام بەتەکی لە شوێنەکان تریش باوە پێڵێن بە عەرەبی پێڵێن جەعلی حنتە، کرمێکە ئەدا لە گەنم پەڵەپەڵە حەچی نایە، یعنی سەیری گەرمەکەکەی پەڵەیەکی گەورە یەک تەڵ گەنمیتیانی یەک تەڵ لە بنەوە کرمێکی بچووکە قەدەکەی ڕەنگەکەی ئەخوات و گەنمەکە وشکە بێ لە شوێنی خۆیان. بە یەک ساڵ گۆڕینی زەویەکە لە گەنمە بۆ یەک بەرەمیتر ئەو نەخۆشیە نامێنێ لەم زەویە چێت. بۆ چونکە ئەم نەخۆشیە بەس لەسەر ڕێگی نەجیلیا دەژی، دانەوێڵەیەکانەژی لەسەر ڕێگی نۆک ناژی، لەسەر ڕێگی پاقلەمەنیەکان ناژی، لەسەر ڕێگی ئەوانی تر ناژی. یعنی یەک ساڵ زۆر جار ئەو کرمە 30 ساڵ لە زەویە ئەمێنێت تاوەکو دەورەی ژیانی تەواوەکە. یعنی ئەو 30 ساڵە بە بەردەوامی تۆ گەنمکەی زەرەر لێدات. فەلا بۆ چارەسەرکردنی ئەمە چیەکات؟ مەجبورە دەرمانی شیمیایی بەکاربێنێ. ئێمەش لە زەرعی عوزوی ئاڵێن نابێت دەرمانی شیمیایی بکات. بۆیە ئەم سووڕی کشت و کاڵەیە لە هەر سێ بەشەکەی ترشێک کە باسیەکەین هەریەتەوە ڕێمان. سووڕی کشت و کاڵی بۆ لە ناوبردننی بۆ سوودی پەینی کیمیایی، جێگرە پەینی کیمیایی سووڕی کشت و کاڵی زۆر زۆر زەرورە، هەروەها بۆ قڕکەرەکان زۆر زۆر زەرورە. کەواتە لە هەموو خاڵێکە ئێمە پێویستمان بەم سووڕی کشت و کاڵی هەیە، لە هەموویانە ئەبێ بەکاری بێن. خاڵێکی تر جێگرەوەی پەینی کیمیایەکان نەکێڵانە. ئێمە لەم ماوە ڤیدیۆکمدا نابوو، یعنی خەڵک زۆر هەڵە لەوە تێگەشتووە کە من ئەڵێم نەکێڵان، یعنی قەتعینا قەتعیەن کێڵان نەکەیت، بەڵام ئێمە توانین لە وەرزێکە یەکجار کێڵان بکەین. ئێمە پاییز کێڵاومانە بۆ گەنم و ئینتاجی گەنممان کردووە، بەروبوومی هاوی نەکرێ نەکێڵێت، هەر لە ناو پوش و پەڵاشەکە تۆ دابندێت، تۆوی زەڕاتە، تۆوی ترۆزیە، تۆوی کاڵەکە، تۆوی شووتیە، تۆوی ئەوانە توانێت دابندێت. سۆندە ڕابکێشە و یەکسەر تۆ دابنێ، هیچ پێویست ناکات دووبارە ئێمە دەستکەینەوە بە کێڵانی پوش و پەڵاشەکە بکێڵێنەوە بەزێ یابی سووتێن بۆی ئێم بەرب، چونکە سەیرەکەیت لە وڵاتانە زۆر بەکارێنن، نەک لە وڵاتانە تەنانەت لە هەولێریشە بۆ چەند ساڵێکە کە نۆتیلێژ بەکارێنن، کە نەکێڵان بەکاڵێن، کە زەویەکە هەڵناگێڕنەوە بۆ دیوە، چونکە هەڵگێڕانەوەی زەوی بەو دیوە یەکێکە لە هۆکارەکانی پیسبوونی هەوا بە دۆمۆکسیدی کاربۆن، چونکە هەڵگێڕانەوەی یعنی چالاکردنەوەی زەوی، یعنی بەکارهێنانی ئەو کاربۆنەی کە لە زەویە قەتیزماوە دووبارە کردنەوەی چی؟ کردنەوەی ناوهەوا. یعنی یەکێک لەو ڕێگانە کە بۆی ئێمە دۆمۆکسیدی کاربۆن لە جەوا کەمکەینەوە چییە؟ نەکێڵان. بۆیە نەکێڵان زۆر حاڵەتی ئاساییە و ئەکرێت نەکێڵانی قەتعی نا، بەڵام ئەکرێت ئێمە کێڵان کەمکەینەوە. یعنی فەلاح وایە جاریوە ساڵانە بۆ خۆشی دووسێ جار زەویەکەی کێڵێ وازانە باشی کرد، بەڵام نەخێر باش نییە و بگرە خراپیش لە زەویەکە. یەکێکی تر لەوەڕاندنی بە بەرنامە، یعنی لەلای ئێمە کە حیوان لە شوێنێکە ئەلەوەڕێنن ئەوەنە ئەیهێنن بەو شوێنە خۆڵە سوورەکەشی نامێنێ، بێ بە بۆدرە، بێ بە بۆدرە. یعنی ئەکرێت حیوان زۆر لەو شوێنە نەمێنێتەوە، لە عەرزەکانە لەوەڕاندن بکەن، بەڵام نەمێنێتەوە بە جێگیری لەو شوێنە. یعنی ئەکرێت دەری بکرێت. یعنی یەکێک لە ڕێکان کە لە توانیوانە لە ئەفریقا وا بکەن کە زەویەکانیان بگەڕێتەوە زەویەکی ئینتاجی ویان کردووە کە
حیوانات دەربکەن یەکجار بدا بە منتیقەیەکە دواتر بە نەشوێنێکی تر بەو شێوەیە بەڵام نە لە وەڕاندنی زیانی هەیە چۆن لە وەڕاندنی بێ بەرنامە زەرەر لە زەویەدا نە لە وەڕاندنی لە شوێنێکە بە هەمان شێوە توانێت زیانی هەبێت بۆ زەویەکەمان چونکە ئەو پوش و پەڵاشە زۆر گەورە ئەبێت لەوەچێ بە ئاگرێکی بچووک زەرەری گەورەمان لێ بکرێت ئەکرێت ئەو پشقەڵوشتە ناگەڕێتەوە بۆ زەویەکە چونکە حیوان لە شوێنەکە کە لە وەڕاندمان پاشەڕۆوە کاتە پاشەڕۆژ بۆ خۆی ئەتوانێت سوودی هەبێ بۆ زەویەکان لەگەڵەوەی پوشەکەش ورد دەبێت تێکەڵی خاکەکە بێت یەکێکە لە ڕێەکانی پێینی جێگرەی پێینی کیمیایی تێکەڵە چاندنە هەرچەند ئەمە لە وڵاتی ئێمە زۆر زەحمەتە بەڕاستی ئەگەر لای هەر کەسێ باسی بکەیت لەو شتێکی بە شتێکی خراپەزانێت تێکەڵە چاندن ئەگەر لای ئێمە کەسێک کە حیواندار بێت جۆ بچێنێت بۆ حیوانەکانی لەگەڵ چاندنی تۆی جۆکە تۆی وێنجەشی پیاوەشێنێت کە کاتێ مانگی شەژیت وێنجەکەی هاتسەر کەوتووە بنی گرتووە گەورەش بووە کە جۆکە دروێنە ئەکات یەکسەر ڕەشاشەکە دانی ئاودێری بکەیت ئەو کاتە دوو قۆناغەشتە پێش یەک جۆکەت وەرگرتوێتەوە دوو لە پایزۆ تۆ وێنجە چاندووە لە زەویەکە یەکسەر وێنجەکە بۆ ئەوەشێت تۆ یەکسەر دروێنێکی لەبەر ئەوە ئەم تێکەڵە چاندنە و ئەکات دوو ڕووەک یەکیشیان فسفۆری زیاتر بێ یەکیان نایترۆجینی زیاتر بێ ئەو کاتە ئەویان فسفۆری زیاتر فسفۆرەکە وەرەگرێ ئەمە نایترۆجینەکە هەردووکیان ئەتوانن سوود بە زەویەکە بگەین چونکە لە ڕێگی ڕووەکە ئیفرازاتی هەیە ئەو منتیقەی ڕێگی ڕووەک شوێنێکی هەیە کە زۆر ئیفرازاتی هەیەکەوە زۆر مواد ئەڕژێنێت ئەو موادە تێکەڵانە ئەتوان کاریگەری باش دەستە زەویەکە جێبێڵن و ئەمەش هەر بۆ نەخۆشیەکانیش بەکارەهێنرێ بۆ ڕێگری لە نەخۆشیێک لە شوێنێکە کە زۆر بە خێرایی بڵاو بێت و ئەکرێت ئەم تێکەڵە چاندنە بتوانێت ڕێگریکی باش بێت ڕاستە یەک پارچە چاندن یا یەک جۆر چاندن ئینتاجی باشتری هەیە بەڵام لەولاوە زەرەر و زیانیشی زیاترە بۆیە ئەمەش یەکێکە لە ڕێەکانی پەینی بایۆلۆژی یەکێکە لە ڕێکان جێگرەوی پەینە کیمیاییەکان بەکارهێنانی پەینی بایۆلۆژی پەینی بایۆلۆژی لە بەکتریا و کەڕوو ئەکتینۆمایستات و کۆمەڵێ زیندەوەری ناو خاکمان هەیە ئەمانە ئەتوانن وەکو چۆن ئێمە ئەزانین لەسەر ڕێگی ڕووەکە پاقلەمەنیەکان بەکتریامان هەیە کە لەگەڕیا تعایش دروستەکە یعنی پێکەوە ژیان دروستەکان پێکەوە ژیانەوە کات کە ئەو نایترۆجینی هەوا بۆ ئەم بچەسپێنێت ئەمی لە پێناوە مادەی کاربۆنەکانی بداتێ وەکو شەکری سلولۆزی بداتێ بەکتریاکە پێی دەژێ ئەمە هاوژیانێکە لە نێوانیانە بەڵام بەکتریاشمان هەیە وەکو ئەزۆتە باکتەر کە هیچ پەیوەندی بە هیچ ڕۆکێکەوە نییە هیچ پەیوەندیکی نیە هەر خۆی ئەزەل وایە نایترۆجینی هەوا ئەچەسپێنێ و ئیکاتە ناو ئەرزەکە لە ئەرزەکە نایترۆجین بەرزەکاتەوە کەڕوومان هەیە کە کەڕووی مایکۆڕایزا ئەم کەڕووە لەگەڵ ڕێگی ڕووەکەکانە هاوژیانەیەکەن لەسەر ڕێگەکە ئەچەسپێ ڕووبەری ڕەگ زیاد دەکات جاری وایە 20 ئەوە 30 ئەوە 40 ئەوە ڕووبەری زەویەکە فراوانتر ئەکات وا ئەکات لە دوورەوە ئاو خۆراکی ئاو خۆراکانی بۆ بێنێت لە مقابلی شارڕووەکەکە چییە داتێ شەکری مادەی خۆراکیەدا بە کەڕۆکە بۆی پێی بشی ئەمانە کە ئەکرێن لە وڵاتی ئێمە هەتا ئێستا زۆر بەداخەوە بەکار نەهێنراون ئەکرێت لە وڵاتی ئێمەشا بەکارێن بێن ئەمانە بەکتریان پێش ئەوەی تۆکە بچێندێت لەگەڵ تۆکە تێکەڵەکرێن و ئەوە شێندێت ئەوە شێندێن دوای ئەوە لەگەڵ ڕێک دەستی بە جوڵەکرد ئەمان لەگەڵ یا تەعایشی دروستەکەن پێکەوە ژیان دروستەکەن و ئەتوانن ئینتاج زۆر بەرەو پێش بەرن هەوزەم کاکشێک ئیمساڵ شتێکی وایان کردبوو لەگەڵ کۆمپانیەکە ئەو جۆرە بەکتریا بوو کە لەگەڵ ڕێگی ڕۆکاتان پێکەوە هاوژیانی بکەن وەتوان سوودێکی زۆر باش بە خاکە بگەێنن و ئەو توخمە خۆراکیانە کە لە بینی تەبەقەکانی خاکە چەسبیون ئەتوانێت ئەم دەری بهێنێت و بەکاری بێنێت بۆ ڕۆکەکە لە پێناوە ئەوە ڕۆکەکە خۆراکی بدات ئێمە یەکێک لە کێشەکانی زەوی ئێمە فسفۆرە فسفۆر لە زەوی لای ئێمە زۆر بە خێرایی جێگیر ئەبێ لە بینی تەبەقەکانی خاکە بەڵام ئەم کەڕووی مایکۆڕایزە ئەتوانێت زۆر بە باشی فسفۆرەکە لە خاک وەرگێت زۆر بە ئاسانی یعنی زۆر زەحمەت ناکێشێت زۆر بە ئاسانی توانێت لێ وەرگێت و بیدا بە ڕۆکەکە ئێمە زۆر جار کە فەحسی خاکەکەین کە فەحسمان کردووە خاکەکە لە ڕووی پێکاتەوە فسفۆر کەمی نییە هیچ کەمێکی نییە بەڵام لەسەر گەڵاکان
کەمی فسفەر دەرەکەوێت بۆ چونکە وتمان لە بینی طبقەکانی خاکە جێگی دەبێ وە ڕۆک ناتوانێت وەریگرێ بۆ خۆی بەتان بەهۆی کەڕوویەکەوە ئەو هەموو فسفۆرێک کە لە خاکایە ئێمە دووبارە بیگەڕنەوە بۆ ڕۆک. ئەمە وابزانم بەشی پێینەکیەکانمان تەواو کرد جێگرەوە کەس پرسیاری هەیە یا من تەواوی کەم و دووبارە بکەیت. خۆرپێدان بۆمان زیانە هەندێک نەوەیەکی دامیوانە هەیە کە لە ڕێی خۆرپێیانەوە ڕەنگە سوود بە سەریەکە بکرێنی نازانم بۆ زیاد شارەزای لەلایەکی من تۆ باسی ئەوە کرد کە پێستانکردن دەبێتە هۆی کە هەتاو کەم لە زەوی باسی ئەوەشت کرد کە کێڵان کەم کێڵان باشترە لە زۆر کێڵان نازانم ئەوەی کە جوتیارەکان کە من لێم بیست بوو تا چ ڕادەیەک ڕاستە لەبەری ئەو باسی بۆ وەڵای ماوەزای یان بەتەئکید بەڵێ بەسەرچاو 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 کاکە سوارەگیان بەرکەوتنی خۆر نەک هەل لە خاک لە هەموو شتێ زەرەرەدات یعنی هەر شتێک خۆر زۆر لێ بدات تەنانەت ئاسندا بنێ خۆر زۆر لێ بدا زەرەری لێدات یعنی خۆر زۆر چەند سوودی هەیە لەسەر گەڵا ئەبێتە خۆراک دروستکردن ئەوە زەرەر لە خاکەدا کە ڕوت بێت بە هیچ شێوەیەک مەگەر زەوی وەمان هەیە نەخۆشی تایە ئێمە ئەو زەوی ئەشێڵین بۆ ئەوەی گەرای و توخنی نەخۆشەکان بێنە سەر و خۆر بیان بژێت ئەگینا بە هیچ شێوەیەک خۆر سوودی نییە بۆ زەوی لێ بدات بۆ ئێم بڵێن با خۆر لێ بدا نەخێر بە پێچوانەوە زۆر زەرەری هەیە پاراستنی زەوی لە خۆر لێدانی زۆری هاوین ئینتاجی خۆر زیاد دەکات ینی لەو حاڵە خۆڵە پۆتەیە دەریەکات ینی ئۆکو خۆڵی بیابانی لێگە خۆر زۆر لێ بە ئالۆ حاڵەت دەریەکە ئێکا بە دەنگکۆڵە خۆڵی دەنگکۆڵە دائمە ئینتاجی زیاتر لە خۆڵی هاڕاور ئەچینە سەر باسی جێگرەوەی کەڕووەکان ئێمە قڕکەری کەڕوومان هەیە کڕکەری کەڕوو ئێمە نەخۆشی کەڕوومان هەیە لە زەویە لە ناوڕووەکە ئەم قڕکەرانە ئێمە ناتوانین بە هیچ شێوەیەک قڕکەر بەکارنێنین چونکە بەڕاستی نەخۆشی کەڕووەکانەوە زۆرن ئەوە بە خێرایش بڵاو بنەوە یعنی لە ناو کشت و کاڵە ئێمە گەر پێشوەختە بەرنامەیەکمان نەبێت ناتوانین ڕێگریان لێ بکەین زۆر بە خێرایی بڵاو بنەوە لە چەند کاتێکی کەمە دەتوانێت زەرەری گەورەمان لێ بدات ینی جارێ بە تایبەتی لە ناو دەرکەوتنی لە ناو شووتی و کاڵک و ئەمانە بەڕاستی ئەوەنە بە خێرایی بڵاوە بێتەوە لە چاوتروکانێکە هەموو حەقەکەی گرتوێتەوە ئەتوانێت زەرەری گەورە بدا بۆیە ئێمە بۆ ڕێگریکردن لە کەڕووەکان بۆ ئەوەی بەرپەرچی کەڕۆکان بینەوە ئەبێ ڕێگە چارەیەکمان هەبێت کە بەرامبەریان بێت لەو ڕێگە چارانە بەکارهێنانی کەڕووی ترە بۆ کەڕووەکان کەڕوویەکمان هەیە پێڵن کەڕووی ترایکۆدێرما کەڕووی ترایکۆدێرما حەچی کەڕووە لە ناویێبان حەچی کەڕووە بۆیە زۆر جار بەو کەسانە ئەوتێ کە قارچک بەکارێنن کارێک بەکارێن بەرهەمێنن ئەڵێ ناوێت بە هیچ وەجێک کەڕووی ترایکۆدێرما بێت نزیکی ئەو حەقڵی تۆ بکەیت چونکە هەر کەوتە ناو حەقڵەکەت ئیتر هیچی سەوز نابێت بۆیە ئەم کەڕووە ئەکرێ پێشوەختە بکرێ بە زەویەکە پێشەوەی زەرعەت بکرێت دەگە لە شوێنێکات مەوبوو بوو بە نەخۆشی کەڕوویەکان ئەکرێ بە زەویەکە ئاو ئەدێرێت دوای هەفتەیەک بەرهەمەکەی تیاوەشێن بێت ئەشێڵێتە دووبارە بە زەویەکە ئەمە حەچی سپۆر و کەڕووی پێشوەختە هەمووی لە ناوەبات حالێک خۆی ئەمێنێتەوە زەویەکە خۆشی هیچ زەرەرێکی لەسەر ڕوەگ نییە هیچ زەرەرێک لە ڕوەگ نادا بۆیە ئێمەتوانین بە یەک کەڕووی بچووک هەموو جۆرە کەڕۆکان لە ناوبەر هەر چەندە کەڕووی سوودبەخشیشمانەیە ئێمەوتمان مایکۆڕایزامانەیە کە حەجمی ڕەگ تا 20 بەرامبەری حەجمی خۆی زیادەکە ئەویشە لە ناوەبات بۆیە ئەگەر لە شوێنێک نانی توش بوو بە نەخۆشیەکە توان بەم کەڕووی ترایکۆدێرما هەموو نەخۆشیەکان لە ناو بەرین بەڵامە بێ پێشوەختە پێشەوەی نەخۆشیەکە دەربکەوی ئەم پێش چاندن ئەم کەڕۆ بەکاربێنی یەکێکی تر لە جێگرەوەی قڕکەرەکان سۆڕی کشت و کاڵیە سۆڕی کشت و کاڵی ڕۆکمانەیە حەساسە بەم نەخۆشیە لەم شوێنە بەڵام ڕۆکی ترمانەیە حەساس نییە زۆر ئاسانە سەیتەرەیەکا بەسەرێ بۆیە ئەکرێت ئەگەر نەخۆشی کەڕوو لە شوێنێکا تەشەنەی سند دوورکەوینەوە لە چاندنی ئەو جۆرە بەروبوومەی کە نەخۆشەکە لە سەری تەشی بیگۆڕین بە جۆرێ بەرهەمی تر
تاوەکو نەخۆشیەکە بەسەریا زاڵ نەبێت لەوەچێت ئێمە ڕۆکمانەیە زۆر زەعیف و لاوازە بەڵام زۆر مقاومە بەرامبەر بە کەڕ لەوەچێت ڕۆکمان زۆر ئازا و بەڵام زۆر لاوازە بەرامبەر کەڕ لەبەر ئەوە ئێمە گەر سەیری ڕۆکە زستانەکان بکەین گیا و پەرسیل و ئەو شتانە زۆر زەعیف و لاوازن بەڵام لەگەڵ ئەوە هەرێز چەند بەهێزە کاڕۆژ چەند بەهێزە بەڵام ئەوان بەرامبەر سەرما زۆر لاوازن ئەوان بەو لاوازیە بەرامبەر سەرما زۆر مقاوم بۆیە ئێمە دەکرێت ڕۆکێک زۆر لاواز بێتە پێشامە بەرامبەر هەنێ جۆر کەڕ و زۆر قوت بێ بۆیە ئێمە توانین بە ئەم سووڕی کشوکاڵەیە زۆربەی نەخۆشی کەڕۆکانمان لە ناوبەرین تاوەکو نەبووتە لانکە و مەکانیان تاوەکو ژمارە سپۆرەکانیان زیاد نەبوو لە زەویە یەکێکی کە لە بەرامبەر قاچکەکان نەتوانین کەڕۆکان نەتوانین بەکاری بێنین بەڕێوەبردننی خاک و ئاو ڕووەکە یعنی لە ڕاستیە جاری وایە فەلاح خۆی هۆکارێک بۆ نەخۆشی کەڕۆیەکان ینی ئێمە زانین ئەم ڕۆکە بە ئاودان زۆر حەساسە بۆ کەڕوودان هەموو ڕۆژی ئاوێدا نازانێت ئەرزەکەی قورسە هەفتەی دەت ئاوێدا نازانێت ئەرزەکەی چۆن ئیدارە بدا کەواتە فەلاح یا ئیدارەدانی خاک یەکێکە لە هۆکارەکانی ئەوەی کە ئێمە چۆنەکان سەتەرە بکەین بەسەر کەڕوو یا جاری وا کەڕوو لە شوێنێکە لە بەیتی پلاسیکانە دەرەچێت ئێمە توانین بەس بە زیادکردنی هەوا گۆڕکێ ئەو کەمکردنەوەی ئاودان کێشەکەت لە ساپەنجای چارەسەر بکەیت ئەوی تری ئەمێنێتەوە بۆ دەرمانکردن یان ئێمە لە شارە زووداسە نەخۆشی کەڕووەدا لە هەنارەکانمان جۆگەی ئاودێرەکە لێ دوورەخەینەوە ئەمە لە ساپەنجای ئیشەکەمان کردووە لە ساپەنجای ئەمێنێتەوە بۆی ئێمە دەرمان بەکاربێن یا شتێکیکە ینی ئێمە بەردەوام ئاو لە قەدیدارەکە ئەدات و ئێمە کەڕووگژی بۆ بەکارێن هەرگیز ناتوان سەیتەرە بکەین بەسەریا چونکە کەڕوو بوو ئەوەی تەشەنە بکات دوو شتی هەیە دوو هۆکاری ئەوێت یەک شێ دوو گەرمی هەر کاتێ ئەم دووشتە نزیک بوونەوە لە یەک و گەشتە حاڵەتی تر ئەو بۆ خۆی تەشەناسێت ئێمە توانین بەم حاڵەتە کەمکردنەوەی شیەکەی ئەمە ناتوان خۆ گەرمیەکە کەمکەینەوە ئێمە توانێت دەسەڵاتی ئەومانێ گەرمی کەمکەین بەڵام توانین شیەکەی لێ کەمکەینەوە بەوەی ئێمە لە بەهاریش ئەوەش ناتوانین لە بەهارە کە باران ئەبارێت بۆیە ئەمە چەند ساڵێکە نەخۆشی دۆکە زۆر تەشەنەی سندووە چونکە چونکە ئێمە ناتوان لە بەهارە کاتێ پلەی گەرمی زۆر بەرزە بێتەوە باران هەموو ڕۆژێ ئەبارێت نەخۆشی دۆکە چیەکە بە خێرای تەشەنەکە و کاتە مەجبور هەر قڕکار بەکاربێنین ئێمە توانین بەم حاڵەتانە بە ئیدارەدانی خاک و ئاو ئەتوانین تا ڕادەیەکی زۆر کێشەکانمان بۆ خۆمان چارەسەر بکەین قڕکەری بژار ئێمە لە قڕکەری بژارە زۆر جار ئەگەر باسی گەنم بکەین گەنم نەخۆشیەکمان هەیە لە گەنما کە کەڕووە هەمومان ئەیناسین و لە ناو یەک گەورە یعنی یەک باری گەورە یەک دنگ لەو گەنمە بدۆزنەوە گەنمەکەی تۆ ڕەف زەکرێ وەرناگیرێ لە سایل ئەویش چییە؟ کوێروو چییە؟ نەخۆشی کەڕووە کوێروو نەخۆشی کەڕووە زۆر جار ئەم نەخۆشی کەڕووە ئێمە دەرمانیش بەکارهێنین هەر ئەیگرێ بۆ چونکە ئێمە دەرمان لەو تۆوە دنکەی چین ئەی ئەو تۆی لە زەویەکان ماوەتەوە چی دێخۆ دووبارە تووشی نەخۆشی کەڕووە بێت تووشی نەخۆشی کوێرووە بێت لەبەر ئەوە چاوەڕێکردن تاوەکو ئەو بژارانە تا ئەو توانێت سەوزە بن تا دوای پاڵە چاوەڕێکی تاوەکو تۆمە ئەتەقێت تا تۆ سەوزە بێت شێڵانی و ئاکەی ئەو بژار و ئەو ڕووەکانی کە توشبوون بە نەخۆشی کەڕۆکە لە 100% لە ناویان بەری ئەو کاتە بەس تۆکەی خۆتەمێنێت تۆکەی خۆشت یا تۆیکی پاکە یا دەرمانت کردووە بەم شێوەتوانی دووبارە پەنانەبێتەوە بەکارهێنانی دەرمان ئەم ڕێگانە ئەگەر نەتوانین لە 100% تەنفیزیگەن خۆتان لە 150 تەنفیزی یعنی ئیشێکی قورس نییە ئێمە گەر نەتوان هەر دەرمان بەکاربێن ئەتوانین لە لیترەکە بیکەین بەرنی لیتر بۆیە شێڵاندن دوای پاڵا دوای چەکەرەکردنی چێکە لە هۆکارەکانی ئێمە توانین ڕوبەڕووی باش ببینەوە بەرامبەر کەڕوو بژار بوو هۆکارانی کە لە کشت و کاڵە هێرشەکەنە سەر یەکێتر لە ڕوبەڕوو بوونەوەی کەڕوو بەکارهێنانی داپۆشێنەرە ئەوانەی ئەو ماوادانەی کە لە زەویدا داپۆشێنرێت ئەگە داپۆشێنەرەکە ماوادی ئۆرگانی بێخۆ چاکتر ماوادێک بێت کە درەنگ تووشی کەڕوو بێخۆ چاکی چاکتر بەڵام هەموو هەر جارێک ئەم مادانە بەکار بێنین واکە شوێنەکە فێنک بێت واکات تا ڕادەیەک هەنێ جاریش نەک هەنێ جاریش ئەبێتە زەرەریش بووی بەڵام ئەمە لە قڕکەری بژارەکانە
باسیەکەی ئێمە چوینە مەرحەلەی سێم کە بژارەکانە قڕکەری بژار ئێمە قڕکەری کەرومان تاوا کرد لە قڕکەری بژارە یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە ئێمە بتوان سەیتەرە بکەین بەسەر بژارە چییە؟ داپۆشراندن. لە وڵاتان ئەتوانن نایلۆن بەکارێنن لای خۆمان ساژ نایلۆن بەکارێنن بۆ حەقلی شووتی و کاڵەکوانە بۆ ئەیپارێزن لە بژار بۆی تۆی بژار چەکەرە نەکات دای ئەپۆشن ئەتوانین ئێمە ئەمە بە پوشیش بکەین بە پوش بیکەین یان زۆر جار کە ئێماڵێن بە خەڵکی زەوی مەشیاڵە بۆچی یاڵێن بە حاز تۆزێ زەوی پشیاڵە زۆر جار چێڵانی قوڵ چیەکە بژاری قوڵای دووبارە هێنێت و سەر واکات کە بژارەکە دووبارە سەوز بێتەوە بەڵام ئێمە بە داپۆشاندن بەو داپۆشینە هەر بە هەر مەوادێک بێ ئەتوانن ڕێگری بکەین لە بژار لەگەڵ ئەوانەش هێمە هەمیشە دەرمانی ئۆرگانیشمان هەیە بەکارێن بۆ لە نابردنی بژار یا کەڕ و یا بەکتریا ئیشەڵا لەوە چێ نووسیبێت و باسیەکەی یەکێکتر لەوانەیە کە ئێمە ئەمان پارێزێک کە ئێمە هین بەکار نەهێنین دەرمانی بژار بەکارنێنین ئەوەیە زووچاندن ئێمە لە زراعە شتێکمانەیە پێڵێن زراعە مەوعیدە مەوعید کاتە کات جاری وهەیە بەرهەمەکە یەک هەفتە تەخیرە بێت ئینتاجێکی باشت نابێت بژار سەیتەرەیە کا بەسەریە بۆیە بوونی بژار لە ناو زراعەتە ئەگەر چارەسەری نەکەین ئەتوانێت تا زەرەری لە 100% بڕوات یعنی تا زەرەری لە 100% یعنی بەرهەمەکەمان سفر بێتەوە بەڵام ئێمە توانین بەوەی کە لە مەوعیدی خۆیان تۆکەمان بچێنین واکات تۆکەمان زۆر بە خێرایی سەرکەوێت کە سێرکەوت چی بکات سێبەر بکات بۆ بژارەکە وا بکات بژارەکە سێتەرێ نەکەم ئەی ئەگەر بژارەکە زوو سەرکەوت بەسەریەوە دەرپێچێکمان نەکردووە بژارەکە و کاتە هەر ئیجبارمانەکات ئەبێ دەرمان بکەین چونکە ئێستا بەڕاستی ئەوە نەماوە پاچە کۆڵە و بژاری دەستوشتانە نەماوە لەو قۆناغەت گوزەشتین لەو قۆناغەمان تێ پەڕاندوو چونکە ئێستا زراعە بە فراوانیە کرێت ئێمە ناتوانین پاچە کۆڵە بەدەست بکرێت هەر ناکرێت لەوە چونکە کرێکار و نرخ زۆر گرانە ئێمە لە باتی بێتە خێر ئەبێتە شەڕ بۆمان لەبەر ئەوە زووچاندنی چێکە لەو هۆکارانەی ئێمە توانین ڕوبەڕووی بژاری ببینەوە کە زوو بەرەمەکەمان سەرکەوت واکەین بژارەکە نەتوانێت سەیتەرێکا بەسەر ڕۆکەی ئێمە ڕۆکەی ئێمە سەیتەرێکا بەسەرەوە یەکێکتر لەوانە هەڵبژاردننی ڕۆکی بەهێز و خێرا لە گەشە ئێمە ڕۆکمان هەیە زۆر زۆر بە خێرایی گەشە ئەکات یعنی تا بژارەکە گەڵایەکەیان دوو گەڵاکە سێ گەڵاکات وا ئەکات کە سەیتەرە بکات بەسەر بژارەکە ئێمە هەر ڕۆکێک سێبەری کرد بۆ ڕۆکەی تر ڕۆکەی ژێری چی ئەپوکێتەوە لەبەر ئەوە ئەگە بەرامەکە ئێمە بەرهەمێکی ئازا بوو ئەتوانێت سەیتەرە بکات بەسەر بژارەکە ئێمە بۆیە دائما ئەبێ هەوڵ بین بزانین چ بنە تۆوێک خێرایە لە گەشا چی تۆوێک ئازایە ئەتوانێت منافەسەی بژار بکات ئێمە ئەوە بەکاربێنین لە زەویەکانمانە هەرچەند ئێمە نەگەشتێتە ئەو قۆناغە بۆ شوێن ئەوە بڕۆین هەر هێشتان بە شوێن ئەوە ڕێن چی ئینتاجی زیاترە نەک چی ئەتوانێت لە زەویەکانمانە بمێنێت و چی ئەتوانێت بەرەو مقاومەی نەخۆشی ئەو شتانە بکات ئێمە کاتێک چوونە زەراعی ئۆزویۆ کشوگاڵی ئۆرگانی ئەبێ بیریش لەوە بکەینە بەڵام لەم قۆناغە نەگەشتین و ناڕێن بەشێنەوە یەکێکتر لەوانەی کە ئێمە چۆن بتوانین بەرامبەر ڕوبەڕووی بژار بینەوە بێژنکردنی تۆ پێش چاندن چونکە ئێمە تۆ لە ئاسمانەوە نابارێت یان لە زەویەکە تا هەیە یان لە تۆکەی تۆ ئەچێت بووی وەتە کۆ بژار لە تۆی بژاری چۆ شوێنێکی تری نییە یان ئەوەیە لە زەویەکە هەیە کەوتووە یان لە تۆ ئێوە شوێنی بژاری تیایە و لەگەڵی ئەڕات و سەوزن بۆیە یەکێک لە ڕێگریەکانی لە بژار بێژنکردن و پاکردنی بنەتەوەکەی خۆتە ئەنی بنەتەوەکەی خۆ پاکەرەوە لە بژار لە 150 ڕێگریت کردووە لە کەمبوونەوەی بژار بەڵام کابرا تۆیەکی هێناوە نیوە بژار تۆی بژارە دێ حیچ گەرمێک بەرەمێنێت نیوە بژار بێ ئەبێ دەرمانی بکات بەبێ دەرمانکردن کارەکە ناچێتە پێش ئەمانە لەکوێ تووشە بن پاکردنەوەی دەڕاسە و ئەوانەی تۆ ئەچێن و ئەوانە ئەو ئامێرانی بەکارێنین لە کاتی ئیشە کشت و کاڵەکانە تۆ جاری وە هەیە دەڕاستەکە پێش تۆ لە حەقلێکا بۆ هەر بژار بووە ڕۆح بکەی بەبەریان نوێی تۆی بژارەکە تێکەڵی گەرمەکەی تۆ کات بۆیە باشتر وایە ئەگەر توانیمان پێش ئەوەی دەڕاستە بێتە ناو زەویەکانمان پاک بکرێتەوە ئەنی پاک بکرێتەوە ئەگەر زانیمان بە تایبەتی و زەوی کە پێش ئێمەتیا بووە زەویەکی پیس بووە و خزمەت نەکراوە ئەبێ
تەئکید پاک بکرێتەوە چونکە بۆی ئەو تۆی بژارە نەیەکە ناو تۆ پاکەی ئێمەوە. یان ئەوانەی کە بازیرە و ناسیرە و ئەوانەی کە تۆیان پێچێنی ئەوانە زۆر جار پێش تویان پێشاندووە پیس بووە تۆکەی توە چێ هەر هەمان شێوە پیسیەکاتەوە لەبەر ئەوە بۆیە هەمیشە لەو شوێنەی کە یەکەم جار دەمی دەڕاستە وەجبەی یەکەم هەڵی ئەگرێت یا ئەو شوێنەی کە یەکەم جار تۆی لێچێنی ساڵەتر لەو شوێنە هەڵی مەگرە بۆ بنە تۆ چونکە بە تەئکید تۆوی بژاریتری لە شوێن ترۆ تێکەڵ بوو هەوڵ بدەن لە ناوەڕاستی حەقلەکەتە تۆوی بنەتەوە هەڵگیری بۆ خۆ چونکەوە پاکە لە هەموو نەخۆشیێک تەنانەت ئەوانەشی کە لە دوورەوە دەنکە هەڵاڵە هینەکەی هێناوە دەنکە هەڵاڵەکەی هێناوە لە ئەو توانەی کە دەستکاری جیناتیان کراوە. یەکێکی تر لەوانە بەکارهێنانی ئێمە لە شوێ بژارمان تووشێ بێت لەو پەینەی بەکارهێنین بۆ باخەکانمان بۆ زەویەکان بژار لەوێ زۆرجار تووشێ بێت. ئێمە بیرەوەری ئێمان نییە بەڵام وەک قسەیکەن کاتی خۆی ڕۆکی جیاکەڵا لە کرماشان بووە ینی بەوەی پشقەڵی حیوانەوە هاتوۆتە وڵاتی ئێمە. یەکێک لەوانە کە نەخۆشی ژەنگی برنج کاتی خۆی لەگەڵ فەخفوریا لە سینەوە هاتووە لە بینی فەخفوریادا ناوە بۆی فەخفوریەکان نەشکێت لە سینەوە بارکراوە هاتووە نەخۆشی ژەنگی برنج لێوە هاتوو هاتە وڵاتی ئێمە ئالێ بڵاو بوو لەبەر ئەوەی هەر جارێکە ویست پێین بەکاربێنی بێ پەینەکە بکەی بە کۆمپۆست هیچ ئەو تۆ بژارانەی تیان نەمێنێت بۆی تۆ بەدەستی خۆ دووبارە بژارەکە نەکەیتەوە بەناو زەویەکەدا. ئەمە لە حاڵەتێکا بێ زەویەکەینی خۆ بێ نەگوەکو ئیسا زەویەکەوێتە بەردەست دوور لە ڕووی جەنابتان ینی فەلاحی بێویژدان یعنی زەوی خۆی نییە بە جەهەنەم چی لێت و چۆنە ڕات زەویەکە بە هەموو شێوەیەک ئەزیێتەکە. بۆیە پێویستە کات ئەو پەینەی بەکارهێنی پێشوەخت بیکەی بە کۆمپۆست اینجا بەکاری بێنی بۆ زەویەکە. یەکێک لە ڕێکانی تریش بەکارهێنانی بژارکردنە پاچە کۆڵەیە ئەوانەی کە بەدەسەکرێت هەچەنە ئیسا زۆر زۆر کەم بووەتەوە ئیسا ئیشەکە بووە بە ئیشی دەرمان و هەمووی بە ئیشی دەرمان چارەسەریەکە بەڵام ئەمەش ئیشێکی خراپ نییە گە تۆ بتوانیت بە دەست ئەم کارە بکەی کرێکار بگریت ئەتوانیت بەرهەمەکەی خۆت بپارێزیت وە دوورکەویتەوە لە بەکارهێنانی دەرمان. لەم ماوە من لەگەڵ برادەری قسەمە کرد کەسێکی زۆر دەوڵەمەند بوو لە وڵاتە لەگەڵ زاوەکەی قسەم کردوتم ئەوە ئێوە بۆ خۆتان حەقلێکتان هەیە بەرهەمی ئۆرگانیکیا بەکاربێنن وتی نەوەڵە سپاس بۆ خوا کەیوە دۆکو خەڵکی هەرە و ژارە خۆنیانی کەواتە ئەوانی نەگەشتون دەڕادەیە کە حەقڵێکیان هەبێت کە شتوەکان دێن ینی ئەوەی فەقیرەکە ناتوانێت بکار بەڵام دەوڵەمەندەکەش عەقڵی ئەوەی نییە حەقلێکیە بێت دوور بێ لە مەوادی کیمیایی شتێک بەرەم بێنێ کە خۆی شتێکی دەستی خۆی شتێکی پاکە دوور بێ لە هەموو قڕکەر و لە هەموو مادە کیمیایەکان. لەبەرەوە ئێمە نەک خەڵکە فەقیرەکە توانای ئەوە نیە دەوڵەمەندەکەش ناتوانێت ئەوەی کارە بکات. یان بەکارهێنانی قڕکەری ئۆرگانی ئێمە قڕکەرمان هەیە قڕکەرەکە هەر لە ڕۆک دەرەهێنرێت دەتوانێت بژاری پێ لە ناو ببرێت بە خۆشحاڵیەوە من تا ئێستا ئیش لەسەر دوو بەرهەمی قڕکەری ئۆرگانیەکەم لەگەڵ جایکای یابانیە ئیشەڵا نەتیجەی ئەبێت ئیشەکەین لەسەر بەکارهێنانی دوو مەوادی زۆر سروشتی بۆ لە ناوبردنی بژار مادە قڕکەرمان هەیە لە وڵاتانە بەڵام هەچەنە نرخەکەی گرانە بەڵام سروشتیە و هیچ زەرەرێک نە لە ڕۆک ئەدادنە لە زەوی ئەدادنە لەو کەسەدا کە بەکارهێنێت. یەکێکە لە خاڵەکانمان قڕکەری مێرووە چینە سەر قڕکەری مێرو ئێمە توانین ئایا مێرووەکان چارەسەر بکەین بەبێ قڕکەری کیمیایی ئەتوانین کە لە کشتتوکاڵی ئۆرگانیا ڕێگەیان پێ نەدراوە ئەمەتوانین باڵێ ئەتوانین. ئەویش یەکێک لە ڕێەکانی بەکارهێنانی مێرووە بۆ قەلاچۆکردنی مێرووی تر. ئێمە مێروومان هەیە ئیسا بڵێن خاڵخاڵەکەمان هەیە شەمامە لەگەڵ ئەم باڵپەردەیە کە پێ بە عەرەبی پێڵێن ئەسەدەلمەند شێری شیرینە ئەمە دوو مێرووی زۆر زۆر سوودبەخشن بۆ لە ناوبردنی مێرووی شیرینە یعنی هەر لە باخێکە لەمانەی تیا بوو ئیتر تۆ پێویست ناکە دەرمان بەکاربێن چونکە خۆیان دروێنەی ئەەکەن دروێنەی نەخۆشی مێرووی شیرینەیەکەن و یەک دانیتیان نایاڵن. بۆیە لە بەهارانە زۆر ئاگادار بن بەتایبەتی خاوەن باخەکان کە ئەم مێرووە بەتایبەتی ئەم سەوزەکەیان کە ئەبینن ئەچێ بە ئاسمانە ئیتر حەزەکات دەرمانی بکات واسەکەشێکی خراپە
بەڵام ئەم مێرویان بەڵام بەڕاستی مێرویەکی زۆر سوودبەخشەوە زۆر بە خێراتوانێت گەشە بکات و ژمارەیان زۆر ببێت وە زۆر بە خێراتوانێت مێرو شیرینە ناوبەرێت یعنی دڵنیاتانەکەمەوە ئەو کەسەی بە دەرمان مێرو شیرینە ناوە ئەبێت تا پاییز کۆڵە پشتی بە کۆڵ بێ دەرمان بۆشێنێت بەڵام ئەوەی یەکجار لێ گەڕێت بۆ سروشت لێ گەڕێت بۆ مێروەکان خۆیان لە ناوی بەرین تر ئەو ساڵە ئەو دەرمانی نایە بەرامبەر مێرو شیرینە بەکاری بێنی چونکە ئەمانە کەسێتریان کرد بەسەری هەمووی لە ناوە بن بەڵام لەژێ تۆ دەرمان بکەیت مەجموعەیەکیان لە سوچێکە پارێزراو بن تۆ مێرۆ دوژمنە سروشتیەکانی لەناو بردووە ئەوان دووبارە دەستەکەنەوە بە زیادبوون وەکو چۆن ئێمە هاتین گورگ و پەڵم و گیاندارە دڕندەکانی وڵاتی خۆمانمان هەموو کوشت ئێستا گیرمان خواردووە بە دەست بەرازەوە هاکاو لە داخی بەراز ڕامان کرد لەم وڵاتە یعنی ئاوایە ئێمە کە بەدەستی خۆمان دوژمنەکانیان لە ناوەبین ئیتر ئەو زیادەکە بە ڕێژەیەک زیادەکە کە لە سەیتەرە دەرەچێت وەکو چۆن کاتی خۆی زانایەک چەند کەروێچکێکی بە دیاری بر بە ئوسترالیا ئێستا ئەو بە 100 ساڵە ئوسترالیا گیری خوارەوە بەدەست کەروێشکەوە بە هیچ چارەسەری ناکرێت بووی بۆیە لە وڵاتی ئێران ڕۆکێکی زۆر سوودبەخشەیە پێڵێن ئەزۆلا کە ئەتوانێت نایترۆجین بچەسپێنێت کە ئەتوانێت سوودێکی زۆری هەبێ وەکو عەلەف تۆزێکیان بردووە بۆ شیمالی ئێران بۆ باکووری ئێران ئێستا بووە بە دەغڵ بووە بە بژار بوویان بە هیچ دەرمانێت بۆیان چارەسەر ناکرێت هەرچی گۆماوەکانە سەیتەرەی کردو هەمووی لەناو گۆماوەکانی هەموو خنکان بوو بۆیە ئەگەر بە نەزانین و ئێمە شتێک بکەین لەوەچێ ئێمە بتوانین زەرەری گەورە بدەین لە خۆمان بۆیە ئەم مێروانە کە خوا بۆ خەڵاتی کردووە پێمان ئەمە مێروویەکی زۆر سوودبەخشە دەکرێت ئێمە ئیسفادەیان لێ بکەین لە ئەمریکا جۆرە پەتاتەیەکیان بکەن پەتاتەکە تووشی نەخۆشی مێروویەکە بوو دوایکە ڕۆشتن لە وڵاتی کەنەداوە مێرۆکەشیان بۆ هێنا بۆی خەڵاچویکە تەوا دەرمان چارەسەری نەکرد مەجبور بوون بە مێرۆکە خۆی دووبارە بێنەوە بۆی چارەسەری بکات ئەگەر ئەو دوو وڵاتەم غەڵەت نەبێت یەکیان ئەمریکا بوو ئەویتریان یا دروستکردنی قڕکەری ئۆرگانی ئێمە توانین هەنێ مادەمان هەیە بۆ کۆنتڕۆلکردنی مێرو بەکاری بێنین هیچێک لەوانە ڕۆنی ڕۆکی نیمە نیم ڕۆکێکە وەکو سەبەح بەحوایە ڕۆڕنەکەی زۆر چاکە لەگەڵ سابوونە تێکەڵی کەیت لەگەڵ سابوونی شلا لەگەڵ ئاوا تێکەڵەکەی زۆر باشی مێرو ناپژێت بەڵام مێرو دوورە خاتر ئێمە گرنگەوەی مێرۆکە بە ڕۆکەی ئێمەوە نەبێت حەزیەکە لە کوێبێت کێشەمان نیە بەوەی ئەمە نەبێتە زیان لەوەی ئێمە بۆچی سابوونی تێکەڵەکەن چونکە ڕۆن لەگەڵ ئاوا تێکەڵ نابێت بێ مادەیەکە بێت بتوانێت ئەم بەندان تێکشکێنە و دوانە تێکەڵ بن بەیەکە ئەویش سابوون ئەتوانێت ئەم بەندانە تێکشکێنە و دوانە تێکەڵ کا بەیەکە و ئەتوانێت وەکو قڕکەری بژار بەکاری یا ئەتوانن لە بیبەری تون و سیر و پیاز ئەوانە زۆر بە باشی لەگەڵ لە ئەنتەرنێتا سێشکن زۆر بە باشی قڕکەری ئۆرگانیمانەیە توانین زۆر بە باشی مێرۆکانی پێ چارەسەر بکەین یا مێرۆکانیان پێ دوورخەینەوە مەرج نییە مجارێ کوشتن بێ لەوچێ دوورخستنەوەیەکی کە لە ڕێگە چارەکان کە لە حەقلەکەی منان نەمێنێتتر لەسەر هەر ڕۆکێکی ترەژی کێشەم نییە بەڵام زەرەر نەدالەوەی هیچێکی لە ڕێک مێرووەکان چاندنی ڕۆکی ڕێگرە یان ڕۆکی تەڵە ئێمە جاری وە هەیە نەخۆشیەک یەکە ناوچەکەمانەوە ئێمە ئەمانەیە ئەم بەرهەمە دەرمانی نەکەین بەڵام ئەزانین پێش ئەوەی ئەم بەرەمەی من پێگات هەرمێ پێگات ڕیزی هەرمێم هەیە مێرووەکە پێش ئەوەی هێرشە کاتە سەر ئەم بەرهەمەی من هێرشەکە سەر هەرمێکە ئەگری هەرمێکە بکەم بە نەبوو هەموو ڕۆژە دووجار دەرمانی کیمیایی لێدەم بەڵام لێ نەکەمەوە بیخۆم و بینێرمە بازار لەوە ئەتوانم لەو ڕێگە بیان وەسێن لەو مینە نێڵم هێرشکەنە سەر بەروومەکەی من یان ئێمە ئەگەر لە شوێنێک کولە هەبوو کولە زۆری هێنابوو ئێمە زۆر بە ئاسانی توانین لەو شوێنە ڕیزێک شوێنێک نۆک بووە شوێن چونکە کولە حەزی لە نۆک نییە نایەت نزیکی ئەو بەروومەیتنمان ناکەوێت ینی نۆک ڕێگرێکی باشە ینی ئەمانە ڕۆک کۆمەڵە ڕۆکن وەکو تەڵە بەکاریانێن بۆی ڕۆکەکانی تری پێ هینکەن ئەوە نەماوە نەزناکەم تاوە نیشەڵە یەکێکی کە لە ڕێگرەکانی لە مێرووەکان دانانی فۆرمۆنە فۆرمۆنی کیمیایی بۆنی نێرە یا بۆنی مێیە یا بۆنی خۆراکی و مێرووە ئەدات ئێمە توانین لە شێوەی تەڵە یا بەلەزگەوە یان لە ناو دەبەی ئاوا دای بنین بە شێوەیەک دای بنین کە مێرووەکە یەت بۆ بۆنەکە و ئەگیرێت و بەو شێوە ئێمە نجاتمانە بێ لە دەستیان ئەوەی ساکە ئەو مێرووی چزەکە ئەوەی پێڵێن فەلا پێڵەن چزەکە و مێرووی دەرەی ناوەڕاستە کە کونەکاتە کوولەکە و خەیار و سیە و مۆزوح نازم حەت چیشتە ئەمە توانین بە ئەو فۆرمەنانە زۆر بە باشی کۆنتڕۆلیکەن بەڵام ئەبێ ئەمیشە گشتگیر بێت
هەموو فەلاحەکانی سنوورەکە بیکەن یەک و دوان نییە ئەم ئیشە بە یەک و دوان چارەسەر ناکرێت ئەبێ هەمومان بیکەین وا بکەین ڕێژەکەیان لەو ڕێژە توغیانە لەوەی کە لە حەد دەرچووە دابەزێنین بۆ ئاسی ڕێژەیەکی زۆر زۆر مامناوەند کە بتوانێت زەرەر بدا بەڵام من 20 بن کولەکەم هەیە ڕۆژانە 2 کولەکە کرم لێدا نەک 20 بن کولەکەم هەیە کولەکەی لێنەکەم هەمووی لێدابێ ئاو ئەنی ڕێژەکە دابەزێن بۆ ئاسێکی گوجاو یەکێکی تر لەوانە بەکارهێنانی بەردی هاڕاوی کاولینایتە کاولینایت مادەیە کە بەردە بەردێکی سروشتیە کە بەکارهێنین لە ڕۆکانی ئەدەینێ پارێزێ لە گەرمای خۆر ئەی پارێزێ لە ڕواک چونکە ڕەنگی سپیە شەو قەداتەوە ڕۆک بە عامقینی لە ڕەنگی سپیە زۆر نزیکی نابێتەوە و بۆنێکی هەیە بۆ ئەوان بۆ مرۆڤ هیچ بۆنی و کاریگەریکی خراپی نییە شێک سروشتیە و ئاکات نزیکی نەبنەوە بەم شێوە توانین ڕێگری بکەین لە مێرو بۆ ئەوەی لە ڕۆکانمان نزیک نەبێت یەکێکی کە لەوانە بەکارهێنانی قڕکەری ئۆرگانی قڕکەری ئۆرگانیمان هەیە هەر لە شەریکات دروست دەکرێت کە هیچ زەرەر و زیانێکی بۆ سەر تەندروستی تاک و بۆ تەندروستی خاک و بۆ هەوا نییە ئەتوانین بەکاری بێنین ئەویش هەرچەنە نرخی گرانترە لە بازاڕە لە کیمیاکە بەڵام سالمترە هیچ کاریگەریەکی سلبی لەسەر تەندروستی کەس جێنایڵێت یەکێکی کە لەوانە سووڕی کشت و کاڵیە وەکەوەی باسی جعلی حنتەمان کرد ئێمە گە سووڕی کشت و کاڵی بە باشی تپەیڕە بکەین زۆر نەخۆشی و کەڕوو زۆر نەخۆشی و کەڕوو مێرو هەیە کەڕوو لە بەرومەکانمان ناکەن زۆر سپاس بۆ گوێگرتان سلامت بیا خۆش